جارێکی دیکە دەستخۆش و بە خێراتنەوەی گەرم لە قوربانی پانەڵ دەکەم زۆر بە خێربێنەوە سەرسەر و چاومان ئەو جارە لەو تەوەرەیە باسی سێ شتی سەرەکی دەکەین یەکەمینیان قۆناغی توشبوون بە شێرپەنجە کە کاک دکتۆر سەرکەوت بۆمان باز دەکات دووەمینیان جۆرەکانی گرەی شێرپەنجەیی و گرنگی بەرگری لەلایەن کاک دکتۆر هەورەوە باز دەکرێن ئینشاءالله تەعالا دواتر چارەسەرەکانی چ چارەسەری کیمیایی بی و چارەسەری لێزەری بی لەلایەن بەڕێز دکتۆر کاوە پێشکەش دەکرێن ئینشاءالله تەعالا دواتریش هەندێکمان هەیە پێیان دەگوترێت تیومەر مارکەر واتە نیشانەکانی شێرپەنجەی پێشوەختە لەلایەن بەڕێز دکتۆر هێمداد باز دەکرێن ئینشاءالله تەعالا ئێستا دەچینە خزمەت بەڕێز دکتۆر سەرکەوت یەکەم قۆناغ مەرحەلە کە بە ئینگلیزی پێرن ستیج دووەم شتەچی دیە پێگوترێت گرید یعنی دەرەجەی عنف فەرقی هەیە لەگەر مەرحەلە لێ باسیۆم کرد کە زۆر جار ئەپرسرێ مەسەن لەسەر تەقریری زەڕعەکەی نووسرا گرید 2 نەخۆشکە دێرێم نەخۆشەکە مەرحەلە 2 گرید دەرەجەی عنفە وەکو بەسمەی پەنجەی نەخۆشەکە کە لە دایکەبی ئەسڵەن خانە شێرپەنجەیەکە بەو عنفەیەوە لە دایکەبی لە زۆربەی نەخۆشەکان گریدەکە ئەبتە گرید 1 و 2 3 1 2 3 گرید 1 ینی زۆر لەسرە خۆیە گرید 3 ینی زۆر عنیفە گرید 2 مام ناوەندە ئەو بەنسبەت گرید لێ باسم کردلەوەی تێک نەچی لەگەر ستیجەکەی ستیج ینی مەرحەلەیان قۆناغ ئەوە ڕەبتی بەوەی وە نییە نەخۆشەکە نەوعیەتەکەی چییە ڕەبتی بەوەی هەیە نەخۆشەکە چەند ڕۆیشتێ لە جێی خۆی چەند گەشەی کردیە کەەوە ڕەبتی بە زەمەنوە هەیە حتمما و ڕەبتی بە عنفی نەخۆشەکە شوێت چکە هەتا نەخۆشیەکە عنیفتربی کە لە دایکەبی لە بیدایەتەوە بە ماوەی کەمتری دەوێت لەوەی مەراحلەکان ببڕی بەنسبەت قۆناغەکان لە زۆربەی حالەتەکان چار قۆناغن هەیە قۆناغی 1 ستیج 1 قۆناغی 2 قۆناغی 3 قۆناغی 4 عادەتەن قۆناغی 1 بیدایەتەکەیە کە تازە نەخۆشەکە دروستەبی و هەر لە جێی خۆیتی عادەتەن لەناو ئەو عەزوەی کە تێیدا دروست بووە مەسەڵەن شێرپەنجەی مەم کە یانسیەکانە هەر چێندەرە لە جێی خۆیتی تەشەنەی نەکردێ لەو جێیدی قۆناغی چاریش لەو لایەوە یعنی تەشەنەی کردە لەو جێیە دوورەکان مەسەڵەن شێرپەنجەی مەم کات چوویتە هێسک چوویتە سیەکان لەو بینەش دوو سەیەکامینێتەوە دووەکە لە یەکەکەی متەتەورترانی تۆزێک لە جێی خۆی گەورەتر بووە یانەوەتە چوویتە ناو 1-2 عوقدەی لیمفاوی زۆر نێزیک مەرحەلە سێش یان حەجمەکەی زۆر گەورەیە یانەوەتە عەدەدی عوقدە لیمفاویەکان زۆرە ئەوە بەنسبەت قۆناغ طبعاً هەتا قۆناغەکە بیداییتر بی هەم ئاسانتر عیلاجەکرێ و هەم احتیمالی گەڕانەوەی نەخۆشیەکەش پاش عیلاج کەمترەبی هەتا قۆناغەکە زیاتر بی بەعکسەوە عیلاجی زەحمەتترە وەگەر لەو فەرزناتانین بنبڕیشی بکەین احتیمالی هاتنەوەی زیاترە ئەو بە کورتی و پوختی دەروە دەستەکان خۆش دکتۆر جان سپاس دەکەم کاک دکتۆر هەورۆجان لەسەر مەناعە بەرگری و جۆرەکانی شێرپەنجەش لەسەر مەناعە چۆن جەنابەت باسی دەکەی بەڵێ بەخۆی یەکێک لە بڵێن سیستەمە هەرە میهمەکانی لەشی ئینسانی سیستەمی بەرگری لەشە کەوا دەکاتن ئەمە بپارێزیتن لە نەخۆشیەکان ئەو نەخۆشیە گوازراوەکان بەهۆی بەکتریا و ڤایرۆس و یان پاراسایتەکان یان ئەوەتە ئەو نەخۆشیانەی کە لە ناو لەشی خۆمان دروست دەبن ئەو خانە خراپانەی کە لە ناو لەشی خۆمان دروست دەبن و بەرگری خایانیان دەکاتەوە سیستەمی بەرگری لەشیمە خایانیان دەکاتەوە وەکو ئەو خانە شێرپەنجەیەکان کە باسکەین کە خانەکی ناسروشتینە باسمان کرد ئیشی بەرگری تەمان بەرگری لەش خانەی ئەوانیش ینی ئەمە چەند جۆرەك خانەی لەشی مرۆڤمان هەیە کە ئیشیان پاراستنی لەشی مرۆڤەکەیە کە خانەکان زۆرن نامانێ بچینە زۆر ینی ناوجۆری خانەکان بەڵام بە زۆر شێواز بەرگری دەکەن کە ئەمە تووشی نەخۆشی دەبین کاکتۆریەکم لە حەزە لە کاتی پێش زۆربوونی خانەکان پرۆتینەکان دروست دەبن کە پرۆتینەکان دروست بوون کوالیتی کۆنتترۆل هەیە لە جسم هەموو ئەوەکان فەحز دەکات پرۆتینەکە داخوا سیکوێنسی پرۆتینەکە تەواویان تەواوە ئەگە پرۆتینەک تەواو بوو ڕێدەدا بڕاتە دەرێ لە شەریکەی ئەگە تەواو نەبوو چی لێ دەکات ئەوە دەیهاتەوە وردی دەکاتەوە دەهاتەوە مەخزن جارشکە دیسان دەیکاتەوە موادی ینی چەند گرنگە لەش ئەو کوالیتی کۆنتترۆلێتیدا پرۆتینە کە لە شەریکەکە دەردەچی فەحسی دەکات ئەگە تەواو نەبی دەیگەڕنی تۆ ئەوەی دەکات تێشی دەشتێنی بۆ بەڵێ دکتۆر جان فەرموو ئەوجا لە بەرگری لەش کە
ئەگە باسی بەرگری لەشکەین بەرگری لەش لە برێن چەند بەشەکە لێک لەوانە کە لە دەرەیە پیستەی ئینسانی بەرگریە میکەس مێنبەرێنەکان ئەو پەردانەی کە لە ناو پۆشی دەم و ئەوانە بەشەکن لە سیستەمی بەرگری و جگە لە خانەکانیش کە باسمان کرد برێن تەندروستبوونی سیستەمی بەرگری لەش ینی یەکە لەو هۆکارانەی کەوا بکاتن توشببوونمان بە شێرپەنجە کەم بکاتەوە بەڵام دکتۆر جان وازەحە بەڵام چۆن بەرگری لەش تەندروست بکەین ئەوە گرنگە ئێستا بەڵێ ئەنی ئەوەی کە باسمان کرد ئێستاکە لە مەسلەی دوورکەوتنەوە لە هۆکارەکانی توشببوون بە شێرپەنجە یەک لەم هۆکارە هەرە سەرچیەکان کە دەمانێت ئەوەی لەسەر بکەین مەسلەی جغارە کێشانە جغارە و ئەوجا مەسلەی ئەوەی دیکە کە ئێستا پیا بووە و نێرگەلا کە ئەوانە بەڕاستی بە تایبەتی لە چینی گەنج ئێستاکە زۆرە دوو هۆکاری سەرچینە کە مەترسی دروست دەکەن لەسەر لەشمان لەوەی تووشی شێرپەنجە بین لەوەی تووشی خانە شێرپەنجەیەکان وەکو خۆراک ئەدی وەکو دەروون ئوستاز وەکو قەلق و سترێس و ئەوانە مەثەلەن ئەویش بە تاکیدی دەروونەکی تەندروست ئامادەترە لەو بەرگریکردن لە دەروونەکی ڕووخاو لە دەروونەکی کە قەلەقیەکەی گەلێک زۆرە دایم خەوی تەواو نییە دانیشتنی تەواو نییە ئەوجا کە دەروون ناسروشت ناتەندروست بوو هەموو شتەکانی دیکە بە دوو دادێتن کە ناتەندروست دەبن یەک لەوانە بە تاکیدی سیستەمی بەرگری لەشە خۆشبەختانە ئێمە هەمومان بە دیماس ئیندێکسمان نۆرمەڵە بە چاو دەبینم ینی پلەی لەشمان تەواوە ئەدی ماسوولکەکان و مەسەرەن با بڵێن داهێزرانی لەش هەندێک خەڵک لەشی خۆی وێران کردووە پێش ئەوەی هیچ بکایانی بەڵێ آخر ئەوەیان کە باسی کە هۆکارەکانی دوورکەوتنەوەمانە ئێستا بکە باسی دوورکەوتنەوە لە هۆکارەکان دەکەین ڕاستەوخۆ سیستەمی بەرگری خۆمان بەهێز دەکەین ینی کە ئێستا باسمان دوورکەوتنەوە لە جغارە کێشان دوورکەوتنەوە لە قەڵەوی دوورکەوتنەوە لە ئاو هەوای پیس ینی دوورکەوتنەوە لە زۆر دانیشتن و ژیان ینی برێن ینی ئەدی دکتۆر ئەو هەموو ئەخبارە ناخۆشانە ئەوجا لە ڕاتبی بگرە هەتاوە وەلەو ئەو ڕۆژە دەستی پێ کرد هەتا تەقینەوەی هەتا مەثەلەن سەربڕینی خوا نەخواستە هەتا ئەو دیاردە کۆمەڵایەتی ناشرینانێک کە ئێستا ڕوو دەدەن بە تاکیدی ینی ئەوانە هەموو کارگەریان لەسەر دەرونی مرۆڤەکان هەیە و ئەوەشیان کارگەرەکە سەر بەرگری لەشی ئینسان بەڵام شتێکی دیکەیە دەمەوێت ئیزافە بکەم لە ئاخیری ئەو بەرگری لەش و ئەوانە هەندێک کەسێ هەتا بەرگری لەشیان زۆر تەواوە هیچ کێشەی نییە بەڵام تووشی هەر شێرپەنجە هەر دەبن ئەوەیان چۆنە ئەمە باسی کاکتۆر باسی ئەوانەی کرد کە خانەکانی شێرپەنجەی هەندێک خاسەتی نوێ پیا دەکەن طبعاً ئەوە کە لە زانستی پزیشکی باز دەکات تقریبان 10 خاسەتی نوێیە کە پەیدا دەکەن کە یەک لە خاسێتەکان ئەوەیە ئەوە دەکاتن دوور بکەوتەوە لە سیستەمی بەرگری لەش نەیناستەوە خۆی بەرگری لەش بیناسیتەوە زوو لە ناوی دەباتن بەڵام خۆی بە هەندێک بەرگدا دەپۆشیتن وەکو کەسە کە دەوێتن ئیشەکی خراپ بکەم وەکو دەرێن گورگە لە پێستی مەردایە یعنی کە هەر خانەکی شێرپەنجەیە بەڵام بەرگێکی لە خۆی دروست دەکە کە خانەکەی بەرگری لەش نایناستەوە و دەبتە شێرپەنجە ئەمە دەبی ئاگامان لەوەی بیتن کە بەرگری لەش خۆمان زۆر باشکەین تەندروست بین بەڵام ئەگەر کەچیش کە تەندروست بوو تووشی شێرپەنجە بوو معنەیەوە نییە ئەوە یعنی ئەوە زیرەکی خانە شێرپەنجەیەکەی بەداخۆ تەمان ئەو شێ بەکاربێن بەڵام خانەی شێرپەنجەی خانەکی زیرەکە یعنی زۆر شتی پەیدا کردیە کەوای کردیە لەگەر ئەو بارەنە هەموارێک کە لەناو لەشی ئینسانی کە هجومی دەکرێتە سەری بمینێتەوە هەر زیاد ببیتنیش و ئەو کاریگەری خراپەکانی دیسانە زۆر سپاس دەستەکان خۆشبی جوان ڕوونکردەوە کاک دکتۆر ئیمداد ئەمە ئەگەر گەیشتینە لای دکتۆران دکتۆر هەورە و دکتۆر سەرکەوتی وەزمان خراپە بەڵام ئەگەر گەیشتنە لای دکتۆر کاوەی وەزمان یەکجار خراپە یعنی ئەوە تقریبا وەکو دەڵێ فاینەل ستێژە دەبێنە سەر تێراپی و سەر کیمۆتێراپی و یان رادیۆتێراپی و یان سەرجەری بەڵام شتێکمان هەیە ئێمە لە مختبەرات کە پێکەوە دایمە ئیشی لەسەر دەکەین ئەویشان زووتر دەستنیشانکردن و هەستکردن بەوەی کە خانە شێرپەنجەیەکان هەنە شتێکمان هەیە پێ دەڵێن تیومەر مارکەر دەتوانانی باسێک لەو تیومەر مارکەرانە و خێرایی و یازوێتی ئەوەی کە ئیندیکێتەرێک و علامەتێک هەبێ ئەو کەسە خانە شێرپەنجەی خەریکە دروست بە پێمان بڵێ تاکید زۆر سپاس طبعا لەوانەیە عنوانێکی گەورە وەکو تیومەر مارکەر و کەمی ڕۆشنبیری بەرامبەر تیومەر مارکەرەکان زۆر جاران نەرێنی خراپی لەکەوتیتەوە دەمەوێت سەر تا زیاتر ئەوان لەوانەیە قوتابی بەشە شیکاریەکان بن لەوانەیە هەندێکێک بمە علمی دوایە دەمەوە
ترايب عشائري يعني لبروي دمي توضيح كم حقيقة تيومر ماركر كان هندشان تيستي آساين تیومەر مارکەرەکان بە کوردی پێی ئەمە دەوترێن تیومەرمارکەرەکان نیشانەکانی شێرپەنجە. پێشی سەر هەڵدانی یعنی ئەگەر پێناسەیەک بکەین هەر دەردانی هەندێک مادەی پرۆتینی یان غیرە پرۆتینی لە نێیان خانەکان ناوزەر دەکرێن بە تیومەر مارکەرەکان. تەوان بەشکلێکی گشتی دوو بەپێی ستانداردی نیشتیمانی شێرپەنجەی ئەمریکی زیاتر لە 64 تیومەر مارکەرمان هەیە وەکو کۆمۆن و هەروەها زیاتر 184 تا 190 زۆر لە شێرپەنجەمان هەیە بەڵام لەو زۆریان سێزدەیان زۆر کۆمەنن. تیومەر مارکەرەکان تەمعاً دوو زۆرن، زۆرێکیان هەنە لە ناو سیرکولیتینگ واتە لە ناو شلەکانن دەتوانین لە خوێن، لە میز، لە پیسایی، لە شلەکانی دەرکەپەتک سیرۆبلاسمای فلوید وەریان گرین و بەشێکیان تشیون واتە دەبی لە ناو تیومەرەکە لە ناو بایۆپسیەکە لە ناو تیشەکە وەریان بگرین. دەمەوێت سەرتا ئەوەی ئاسانکاریەک بۆ تاقیکاران مەرج نییە هەموو تیومەر مارکەرەکان نەتیجەیان خراپ بێ. بۆ نمونە ستا تێستێکمان هەیە بەناوی بێتا ACG لیبل یاخود پێ دەنێن بێتا کۆریۆنی گۆنادۆترۆپیک. تەمەن ئەو فەحسەیە بەکاردێ وەکو فەحسی حەمل بۆ ئافرەتان. نوکتەیەکێ لە تاقیگا دەرێن پیاوەک چوو میزی دانا لە مختبەر بەڵام دیتیان پیاوەکە حەمل دەرچوو. ئایا ئەوە ڕاستە؟ بەڵێ لە ڕوانگەی پزیشکی ئەوە ڕاستە. هەر کاتێک پیاوەکە نیشانە هەبێت لە سەرەتانی تێستیکولەر لەوانەیە گوون بەشەکانی ئەوەنە فاکتەرێک بێت کە ئەو مۆلیکولەرانە بێنە دەرێ کەواتە مەرج نییە هەموو تیومەر مارکەرەکان خەتەریاتێکی گەورە بن. بۆ نمونە لاکتۆز دیهایدرۆژینێز کە تیومەر مارکەرە ئێمە زۆرمان گوێ دەبوو ئەو ساڵ پار دکتۆرە بەڕێزەکانی باتنی ئەوانە کە لەسەر کۆڤید ئیشیان دەکرد زۆربەی کێسەکانی کۆڤید لاکتۆز دیهایدرۆژینێز لەگەڵ دیدایمەر و CRP دەنووسران بەڵام لە هەمان کاتە تیومەر مارکەرە بۆ ویلیام تیومەر یەکێکە لە کانسەرەکان کە لە منداڵان زیاتر لە گورسیلە هەیە کەواتە تیومەر مارکەرەکان هایتمان بە تێستی ئاسایی وایتمان بەکاردێت لە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە کەواتە ئەلێردا ئەوەی گرنگە لۆ دکتۆرە بەڕێزەکان چۆن سپیسیفیتی چۆن تایبەتبەندی بدەینە تیومەر مارکەرەکان. ئەگەر بێت و نمونەیەک وەگرین بۆ نمونە سەرەتانی کانسەری شێرپەنجەی پرۆستات ئێمە لە شێرپەنجەی پرۆستات تیومەرەکانێ بەناوی PI3 mRNA ئەنێەوە تایبەتە بۆ دکتۆرەکان ئەو کاتە بنووسن کاتێک بایۆپسیەکە وەرگیرا بوو ڕیزاتەکەت نەتیجەکە نێگەتیڤ بوو ئایا پێویستەکە بایۆپسی تر بکرێ ئەوە سوودی هەیە بەڵام هایتمان پرۆستاتیک ئەسید فۆسفاتێز تیومەر مارکەرەکە بۆی بزانین ئایا کانسەرەکە بۆتە مێتاستاسس بەربەڵاو بووە بەڵام PSA پرۆستاتیک سپیسیفیک ئەنتیجین ئەو تیومەر مارکەرێک کە زیاتر بەکاردێ بۆ تەشخیصکردن. جگە لەوە تیومەر مارکەرەکان خۆناغێکن یعنی سوودەکانیان بۆ ئەوانەی خوارەوە احتیمالە ئەگەر تیومەر مارکەرەکە لە شانەکە وەرگیرابی یا هاوکاری دکتۆرە بەڕێزەکان دەکات بۆ نەتیجەکردنی گرێت 1 2 3 4 بەڵام ئەوانەی لە شانەکانن هۆکارن بۆ ئەوی بزانین بۆ پرۆگنۆسس بۆ ئەوی ئایا قۆناغی نەخۆشەکەی چێن دەرێ یاخود ئایا ئەو تیومەر یاخود ریزەڵتی تیومەر مارکەرەکە پێمان دەڵێ ئەو کەسە ئیستیفادەی لە کیمۆتراپی کردی یان نا یاخود هەندێک لە تیومەر مارکەرەکان لە برێست پێمان دەڵێن ئاخوو ئەو مادە کیمیاییە نەبووتە تۆکسیک لەلەش کەواتە گرنگە ڕۆشنبیری گشتی لە نێوان تاقیکارەکان لەوان پسپۆرە بەڕێزەکان بۆ دەستنیشانکردن و بۆ نووسینی تیومەر مارکەرەکان. زۆر سپاس دکتۆر جان بۆ زانیاری جوانەکانت لەسەر تیومەر مارکەر. ئەگەر هەموو ئەوانەمان کرد کاک دکتۆریمدا تیومەر مارکەری کرد و کاک دکتۆرانیش بە طبعاً بە زەرعی نەسیجی دواتر قرارێکی کۆتایی دەدەن کە بوو دواتر لە حاڵەتێک کاک دکتۆر لەوانەیە کاک تۆسەرۆکەوت عیلاجی کیمیایی بداتێ دواتریش هەندێک جار یا زۆر جار پێویستی بۆ دەبی کاک دکتۆر کاوەبازەلان عملیاتی بۆ بکە کاک تۆ دەتوانانی ئەو حاڵەتانەمان بۆ ڕوون بکەوت دەخوات چۆنە لە بینی تو لە بین دکتۆر سەرکەوت دواتر دێتەوە لایەتەوە دەچیتە لاوی چۆن ئەو بابەتانە. بەڵێ خۆی شێرپەنجە وەکچۆن ئاماژەمە بۆ کرد کە حەسەب نەوعەکەیتی بزان پێویستی بە نیشتەرگەری هەیە یان نە چکە دەبی تەنسیقێکی تەواو بینی ئێمە و دکتۆری هیستۆپاتۆلۆژی کاک دکتۆر سەرکەوت و دکتۆر هەورۆ هەبی بۆی بڕیار بدەین کە نیشتەرگەریەکە بکرێت ئێستا بکرێت یان پاش علاج کیمیاوی یان علاج کیمیاوی دەوێت لە پاش عملیات یان ناوێت ئەوە دەکەوێتە سەر بڕیاردانی ئەو لیژنەیەکەوە دروست دەبی و پەیوەندی دەبی لە بینمان هەبی بەڵام خۆی شێرپەنجە قۆناغەکەی زۆر گرنگە بۆ ئێمە وەک دکتۆری نیشتەرگەر ئەوش دەکەوێت سەر حاڵەتی دەستنیشانکردنی نەخۆشیەکە دەستنیشانکردنی نەخۆشیەکەش طبعاً پێویستی بە خاڵێکی جەوهەری هەیە کە لێرە هەمومان ئاماژە پێ بکەین دووبارەی بکەینەوە
ئەوش ئەوەیە پشکنینی پێشوەخت دەبی بکرێ پشکنینی پێشوەخت زۆر کاریگەری و جەوهەری هەیە بۆ دەستنیشانکردنی شێرپەنجە پێش ئەو نیشانەکانی بەدەر بکەوی و بۆ ئەوی بزانین لە قۆناغێکی زۆر لە سەرەتاییە چونکە ئەو وەختە چارەسەرەکەشی زۆر ڕیشەی دەبی و دواتر کە دەستنیشان کرا چونکە هەر لە قۆناغی پشکنی پێشوەختە لەوانەیە تو هەندێک حاڵەت ببینی کە پێدرێن حاڵەتی قۆناغی پێشوی بتە پێش شێرپەنجەش ئەوش لەوانەیە ئێمە حاڵات وا هەیە مەثڵەن لە قۆڵۆنە یاخود لە پێستەیان لەناو مەمکە بعضی حاڵات هەیە پێویستی بە زیاتر لەوانی پێویستی بە نەشتەرگەری پێش ئەوەی ببتە شێرپەنجەش بۆ ئەوەی کە ببتە شێرپەنجە خوانەکە بتە شێرپەنجە لەوانەیە وەختە زەحمەتر بی کۆنتڕۆلی ئێمە ئەو حاڵەتانەی کەوا زۆر پێویستی بە نەشتەرگەری هەیە زیاتر حاڵەتەکانی پێش شێرپەنجە یاخود شێرپەنجە لە قۆناغی سەرەتایی و مام نەوەندی وەگەر قۆناغی پێشکەوتوش بی ئەو وەختە هەر دەبی لای کاک دکتۆر سەرکەوت و کاک دکتۆر هەورۆ ئەوان بڕیار لەسەر بدەن بزانم نەشتەرگەرێکە ئەنجامی دەبی یاخود تەنها بە عیلاجی کیماوی و ڕادیێشن استفادەی دەبی چونکە بڕیاردان دەبی لە هەردوو لابی و زۆر دووبارە دەکەینەوە شێرپەنجە لە قۆناغەکانی بدایە زۆر گرنگە و نەشتەرگەری ڕۆڵێکی کاریگەری هەیە بۆ چارەسەری ڕیشەیی و دەبی نەخۆش دوودڵ نەبێ و بتوانێت خۆی بڕیار بدات و بڕیارێکی کوتایی بدات بۆ ئەوی بتانی نەجاتی بی لەو گریەی شێرپەنجەیە و زۆر خێبرەمان هەیە و زۆرمەی دەیان نەخۆشمان هەیە نەشتەرگەری بۆ کرایە لە قۆناغی سەرەتایی و پاش سەرەتاییش بووە و الحەمدولێ نەتایجان زۆر باش بوونە و هیچ نیشانێکیان لەسەردا نەمایە. زۆر سپاس دکتۆر جان. کاک دکتۆر سەرکەوت من بە حوکمی ئەوەی کە ئاشناییتیشمان باشە جارێک کێسێکم هێنا خزمەتت گەنجێکی تەمەن 27 ساڵانە بوو بە مستەڵەحی طبی دەتوانین برێن تایرت کێس بوو یعنی زۆر ماندوو بوو خەریک بوو خانەوادەکەی بێ ئەمەل دەبوون دوای کە هینامان تەشخیصێکی باش لە بۆ کرد و دەرچوو مێتاستێتس بوو طبعاً بەڵام دەرچوو سەرەتایەکەی لە گوند دەستی پێکرد بوو دوای گەنجەکەمان بە فەزلی خوای گەورە و بە هیمەتی بەڕێزت ئێستا ماڵ و منداڵی هەیە و بە پەڕی خۆشی و بەبێت تێپەڕبوونی ئەو سەرەتان دەژی دەتوانی کێسێکی ئاوا کە بۆمان باز بکەیت کە زۆر بێ ئەمەل بووە بەڵام دوای گەڕاوە ژیان و ئێستا حیاتی خۆی دەکا و هیچ مشکلێکی نییە؟ دەمێدی باسمان کرد کە لە مەرحەلە چار عادەتەن نەخۆشیەکە مزمینەوە هەتا مرنێ لە گەریەمینێتەوە بە سەرەتانی گونیەکە کە لە حالت لەوەی کە لەو قاعدەی نییە یعنی حتا گەر نەخۆشەکە چوبیتە سیەکانی و زۆر لەگەری نەفەسی تەنگە و هیلاکە ممکنە بە تەواوی چابفتەوە ئیدی حقیقەتەن حالاتی وها زۆر بۆ مەسەلەن نەخۆشەکە لە سەعارەبانە هینایەتیان خۆشەکەی زۆر بوو لە ناو جسمی بەس بە چەند سایکڵک بە چەند جارە کیمۆتەرەپی نەخۆشەکە گەڕایت و سەر پێخۆش شەهیەی باش بووە ئیدی زۆر لاواز بۆ دەگە نەخۆشەکەی دوای وەزنی زیادی کردیا بەرێ نمونەوەها زۆرن والحەمدولله من نامەوێ یعنی دەزانم سیستەمی ساحی ئێمە ماندووە ئەوە باش دەزانم هەموو شتەکان لەو بابەتە دەزانم بەڵام جاری وا هەیە دکتۆر جان مەسەرەن عیلاجێکی سەرەتانیان عەمەلیاتێکی سەرەتان دوای متابعەی دەوێ یعنی ئەو کەسەش ئەوێکی کردبوو چوو بوو گاپی کردبوو بۆ وڵاتێک شتێکی کردبوو بە مردی هینایەنەوە هەر ئەو ڕۆژە بە بیرم دێکە لە خەستەخانە داخلمان کرد و TSB فڕی بوو یعنی زۆر حاڵەتێکی کریتیکەڵ بوو دوای ینی گەڕاندتەوە ئەلحەمدە بە فەزلی خوای گەورەت باسەکەم ئایا ئامۆژگاری دەکەی خەڵک بۆ چارەسەری و بۆ عەمەلیات بزات لێرە بیکەنیان دەرچن ئەوەش گرنگە هۆی حقیقەتەن ئینسان کە لە جێیەکی نەخۆشە و دەیهوێ بستە جێیەکی دی عادەتەن لە بە دوو سەبەبانە یان دکتۆرەکانی ئەو مەنطقەی خۆی خیبڕیان کافی نییە خیبڕەت کافیان نییە کە بتوان قراری ڕاست بدەن یان دکتۆر هەیە بەس نەت دەرمانبی نە جیهازبی عادەتەن ئینسان لەبەر یەکێک لەو دوو سەبەبانە یان نەگە هەردووچی پێکەوە بی لە بەرەوانە ئەڕوە بەس ئێستا الحەمدولله لە کوردستانێ ینی هەم مەجموعە دکتۆرەکەن هەیە کە بەڕاستی بە خیبڕەنەوە ئەتوانن ئیش خۆیان بە جوانی بکەن و بای هەندێک دەرمانی باش هەیە پێم وانی هەر هەمووی هەر خراپبی و جیهازی باشیش هەیە لە بۆ تەشخیص زۆر جار ئەگەرە تو بتوانی بگەیە ئەو شخصی کە بەڕاستی ئەتوانی ئیشەکەی بکە زەروری نابی بچێت دەرێ بەڕاستی زۆر نمونە هەیە کە نەخۆش بە زەختی دەوروبەری خۆی ئیجبار کرا کە بچی ڕەئی دووەم لە تورکیا وەرگری حقیقەتەن کە چوویتە تورکیا لە سفرەوە لەگەریان دەست پێ کردو هەموو فحوساتەکانیان لەو کردو بێجگە لەوەی کە پارەی یەکجار زۆریان سەرف کردیا
وەقتیشیان زۆر سەرف کردیەکە لە خلالی ئەو وەقتەی مەسەن مانگێک نەخۆشیەکە بە فرسەتی زانیە و زۆر تەتەوری کردیە یعنی کە گەڕایتەوە کەنەمە بە مەیت هاتیتەوە حقیقەتەن یعنی کە خەلەسە مردێمەوە نەمتوانێت هیچی لێ بکەین مجرد مسكنات هتا وفاتی کردیە جاو حالتان هەیە بڵێ کاک دکتۆر هەورۆ جەنابەت بە خبرەی جەنابەت ئەگەر کێسێکمان پێ بڵێ کە بێ هیوا و بێ ئەمەل بوو بی دواتر گەڕابیتەوە پێمان خۆشە شتێک لەو بابەتەی ئەوەی کە زیاتر نەخۆشەکە ماندی دەکاتن ئەوەندەیان کە پێ گوتیە ئەتوو شێرپەنجەتە یعنی ئیدی نەخۆشیەکە تەواو ئیدی وەکو درەوڕی دادەڕوخێتن ئیدی عائیلەکە هەموو لێ خردەبنەوە هەیە 2 ساڵە 3 ساڵە نەیدیتێ سەلامەکی لێ نەکردی ئێستاکە غاردەداتە ماڵی 2 سەعات لای دادەنیشیتن چیە کابرا تو شێرپەنجێ بۆ کەچێ ئەو کەسە لەوانەیە شێرپەنجەکەی لە قۆناغی یەکەم دابیتن و بەس نەشتەرگەری بوێتن و متابعەتی دەوێتن لەوانەیە هیچی نەوێتن لە هەمان کات دەشتێکی دیکە هەیە لە مەسەلەی ئەو شێرپەنجە دێوەزمە نییە یعنی ئەو حالە لێ بترسین نەخۆشەکانی مە زیاتر بەدەست ئەوەی دەنالێڵن یعنی بەدەست ئەو تەشخیصەی کە پێیان دەگوتە شێرپەنجەتە کە پێ دەگوت سەرەتانتە ئیدی تەواو ئیدی هەموو شتێک خلاص دەبیت یعنی زۆر جار ئەو شتەیەم دیتیە کەسەکەیە نەخۆشی گورچیلەی هەیە نەخۆشی دڵی هەیە لە قۆناغەکانی ئەخیرە یعنی تەوقع دەکەی لەوانەیە ئەو نەخۆشە چەند مانگەشکە نەژیتن خەڵک زۆر بە اعتیادی وەریگرتیە یعنی دای فەقیرە نەخۆشە نەخۆشی گورچیلەی هەیە نەخۆشی دڵی هەیە بەڵام ئەوەی کە پێیان گوتیە شێرپەنجەت هەیە و لە قۆناغێکی زۆر سەرەتایشبی لەوانەیە ئیدی وەکو باسم کرد ئەو حاڵی خردەبنەوە و یعنی دنیا خراپ دەبی لەسەری ئەوە مشکلێکی گەورەی هەیە ئێستاکە فەکەم شت ئەمەلویان ڕاست دەکەینەوە بابە ئەو یەکسانیە بە مردن ئەو مەسەلەیە دووەم شت تەمەنی ئەو نەخۆشیە و چارەسەرەکانی پێیوەستە بە قۆناغەکەی ئەمە چەند تانیتمان لە قۆناغێکی زۆر نەخۆشی تەشخیصکەن و کاکتۆر باسی کرد وەختێکی زۆری بەسەر نەبردیە لەوانەیە نفسی دکتۆر لەوانەیە تانیبی هەموو شتەکانی لە بۆ بکاتن تەشخیصی کردبیتن بڕوای بەوی نەکردێت چوتە پێنجی دیکەی کردی ئەو جارە بڕوای بە پێنجەی نەکردێت چوتە دەرەوەی وڵات ئەو جار لێوەن دەرێکە دیسانەوە یعنی 2 مانگ 3 مانگی بردیە طبعا ئەو نەخۆشە شێرپەنجەیە 2 مانگ 3 مانگ بڵاو دەبیتەوە لەوانەیە ئەو کاتە لە مەرحلە 1 و 2 بیتن ئێستا بوویتە مەرحلە 3 و 4 بڵێن تەشخیصەکە بڵێن چارەسەرەکان زەحمەتتر دەبیتن و ئەگەری گەڕانەوەشمان دیسانەوە لە پاش کۆنتترۆلکردنی هەر زیاترە لەوەی کە لە بیدایەتەوە ئەومان کردبیتن چارەسەرمان کردبیتن میمترین شت لەو مەسلەی ئەوەیە کە نەخۆش بستە دکتۆری تایبەتمەند ئەوە زۆر زۆر میمە یعنی و کە دکتۆرێک کە هەموو فحسەکانی لە بۆ دەکاتن پێویست ناکاتن یعنی لە هەمان ینی جاروێ لە نفسی هەفتە لەوانەیە 6 گۆڕیە 5 گۆڕیە هەمووش دە قسەیان پێگوتی ئەو جارە دیسانەوە قەناعەتی نهاتێ دیسانەوە کۆمەڵشکە دەکاتنەوە هەموو وەختە لەسەر حسابی نەخۆشیەکەیە یعنی ئەکید ئەو نەخۆشیە سەبر لە خلالی ئەو وەختە زیاد دەبیتن دووەم شت ئەو جە پەیوەندی عەفەن پەیوەندی بە خودی نەخۆشیەکەەوە هەیە یعنی نەخۆشیەکە جاروێ پێیان نەزانیە گەیشتە مەرحەلەی کە نەخۆشیەکەی ماندی کردیە یعنی ئەوەی کە ئێستا ئەو نمونەی کە باستان کرد مەرحەلەی نەخۆشیەکەی بووە کە نەخۆشیەکەی زۆر ماندی کردێ بەڵام زۆری نەخۆشیەکەی وایە لەگەر چەند جورعەک لە چارەسەری کیمیایی نەخۆشەکان زۆربەی نەخۆشەکان تەبعاً ئەوانەی کە بە زۆر ماندی دێنە لایمە لە پاش چەند جورعەک زۆربەیان بەلایانی کەم ئەگەر باسکەین مەسەلەی خواردنیان مەسەلەی خەویان مەسەلەی کەمبوونەوەی ئازاریان ئەوانە باشتر دەبیتن لەوەی کە پێشوی دەست بە عیلاج بکاتن ئەو جا ئەگەر نیەتمان ئەوە بکە قۆناغە زووەکان بیتن لەوانەیە هەرچاک ببیتەوە وەگە لە قۆناغە تاخیرەکان بیتن وەکو باسماکە نەخۆشی درێژخایەن یعنی ئەو کاتە وەکو شەکرە و زەخت و ڕەبوو ئەوانە تا کۆتایی تەمەنی لەگەری دەمینێتەوە دەبی لەسەر عیلاجن بەردەوام بیت. سپاس دکتۆر جان کاک دکتۆر ئێمداد دکتۆر شتێکی ورژاند بەس ئەوەی کە مەدەی بینین لە دەرەوە مەسەرەن لە ئەوروپا کاک دکتۆر لێ بوون هەمویان لێ بوونا جەنابش لە ئەمریکا بووی یعنی زۆر بە ئاسایی بە کەسەکە دەڵێ فلان ئەوەت لێ حاڵەتت هەیە و ئاوات لۆ دەکەین و ئاوات لۆ دەکەین و یعنی هەمووشیت پێ دەڵێن لێرە تو نابی پێی بڵێ جاری وایە ناوێری پێی بڵێ پێی بڵێ کابرا ئینهیار دەکا بۆ خۆی فعلەن وایە ئینهیار دەکا یعنی خەتای دکتۆری نییە ناچاری کەسێکی نزیک کە تۆزێک معلومە و معرفەی هەبی یەکلایکێ کاکە ئەو حاڵەتێتی ئاوای بەسەردێ و ئاوا دەڕوا لەگەڵیشی هەڵسکەر لە وڵاتی ئێمە بەڕاستی وەکو پەبلیک هەڵسکەر یعنی لەو ئاستەی نییە دەتوان بڵم زۆر هەر نییە پەبلیک هەڵسکەر هەر نییە یعنی ئێستا کوا لە ئێمە یەکێک تەلەفۆنی بۆ بکرێت لە فلان شوێنەکە کە وەرە سکرینینگی خۆت بکە و فاسی خۆت بکە شتی وامە نییە سفرە لە ئەمریکا لە ناوستەمی مختبەراتیش بووی و لەگەڵ با بڵێن خەڵکی ژیای لەوێت چۆن بۆ ئێستا جان حقیقەتەن یعنی وەکو کانسەر یعنی
ئێمە ڕاستم لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی لەوانەیە شتەکانمە سیستماتیک نەبی بنمون لە ئەمریکا NIH هەیە National Health Institute واتە پەیمانگای نیشتیمانی ئەمریکی کە زۆر زانم بەوەی تعریفی دەکەم WHO گسکە کراوە بۆ ئەمریکا کە ئەو منەظەمە دەتوانێت ساڵانە ئەگەر تەماشای بودجەی ئەو ساڵێکی بەس بۆ کانسەر 6.56 بلیۆن دلار کە 119 ملیۆن دلار زیاتر لە ساڵی پار بەس بۆ کانسەر ئەو NIH ئەو فەندە دەداتە National Cancer Institute یعنی ڕێکخراوی تەندروستی شێرپەنجەی نیشتیمانی ئەویش لە ڕێگای دوو ڕێکخراویان پێ دەڵێن ڕێکخراوی ئەمریکی بۆ کانسەری کلینیک واتە American Society for Clinical Oncology و هەروە National Academy for Biochemistry Clinical ئەدواری کانسەر لە ئەمریکا سەرای ئەوەی لە وڵاتە کە ژیان قورسە ژیان گرانە مرۆڤەکان پێویستیان بە بیمەی تەندروستی هەیە پێم وایە لە ئەمریکا ئەگەر تۆ فول تایم ئیش نەکەی واتە لە هەفتەیەک 10 ساعت ئیش نەکەی ناتوانی بیمەیەکی تەندروستی شیا بەرز بینی بەڵام سڕێ ئەوەش بۆ کانسەر بۆ نمونە ئەو کەسانی هەر ئافرەتێک تەمەنی لە 40 سال زیاتر بێ دەتوانێت مەمۆگرافی بکە بەلاش واگەر بێت دۆکیومنتی هەبێت کە هیچێک لە عایلەکانی هەبێت زیاتر هاوکاری دەکرێت مەمۆگرافی ئاشیعەیەک تێستێک لە بۆ کانسەری لە بۆ شێرپەنجەی مەمک وهروە پاپسمیر کە بۆ شێرپەنجەی عنقوڕ ڕەحم خۆشبەختانە دەمەوێت لێرە فاکتەری ئاین فاکتەری کەڵچەر باز بکەم بۆ نمونە ئێمە لە وڵاتیمە کە وڵاتێکی ئاین ڕۆڵی هەیە یاخود کەڵچەرێکی پارێزرا و ئەگەر جیاوازی بکەین لە نێوان وەرگرتنی پاپسمیر و ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی عنقوڕ ڕەحم زۆر کەمترە بە وڵاتانی ڕۆژئاوا بۆ نمونە کچان لەوێ لە پاش 21 ساڵی ئەو کێشەیان دروست دەبێ بەڵام لێرە خۆشبەختانە ئەو کێسە زۆر کەمە بۆیە لەوێ پاپسمیریش بە هەمان شێوە بە فری لە بۆیان دەکرێت ئەگەر خصوصیان ئەگەر دۆکیومنتێک کتەبی تۆ لە فامیلەکەت ئەو کانسەرە هەیە بەڵام من یان لێرە پێشنیاز دەکەم ئێمە لەو پاناڵیەوە بۆ نمونە ئێمە چۆن فەند دروستکەین بۆ کانسەر بۆ ریسێرچ یعنی بەڕاستیەوە خاڵی گرنگی پێنتی سەر هەنداڵەکانە مە چۆن توانین پارە وەگرین بۆ بتوانین خەڵک فێرکەن ئیشەسە کانسەر بکە من بەس وەکو ئایدیای خۆم لە کوردستاندا من چێکم کردوێنێ 32 زانکۆمان هەیە لەو زانکۆیانە 18یان زانکۆی ئەهلین ئەگەر هەر زانکۆیەک ساڵانە بریار بدا پارەی 10 قوتابی پێشکەش بکات بە پارە بۆ توێژینەوەی کانسەر زۆر ئاسان دەبێت بۆ نمونە چەندەها نەخۆشخانەی ئەهلیمان من باسی حکومت ناکەم وەکو سیستەمە پرایڤێتەکان چەندەها نەخۆشخانەی ئەهلیمان هەیە من هیوادارم ئەلێرە وەکو دەستەی دامەزرێنی میهرەبانی پێشەنگ بێ لەو قۆناغەتە کە بتوانی جەناب دەزانی لە میهرەبانی پارەیەکی مخصص هەیە یا حسەیەکی مخصص هەیە بۆ ئەو بابەتانە یعنی ئێمە بەرنامەمان وایە هەم وەکو ریسێرچ سنتەر هەم بانی پارەشی تەرخانکراوە بکرێن بۆ نەخۆشەکانی شێرپەنجە و تایبەتی ئەو کەسانی کە توێژینەوە دەکەن لەو بوارە بۆیە ئەگە بێتە شتێکی عام ینی لە ڕێگای وەزارەتەوە یان ئەو کێسانی کە لە کانسەر ئیش دەکەن ئەسۆسیێشنێک ڕێکخراوێک هەبێت بۆ کانسەر بۆ دەردانی گایدلاین ئێمە کێشەیەکمان هەیە شتێکی بەناوی ڕێنمایی گشتی بۆ تاقیگەکان بۆ نمونە من تاقیگەم هەیە چەند کیت بکرم لە تیومەر کانسەرەکان دەبێت گایدلاینەکە بێت کە پێمان بڵێن ئەو کانسەرانە کە زۆر مەشهورن بۆی بتوانین هاوکاری نەخۆشەکان بکەین. دکتۆر جان دەسەکان خۆش بی کاک دکتۆر کاوەجان دکتۆریم داد باسی چورجان باسی پارە بە دڵنیاییەوە ئەوانەی کە تووشی سەرەتان دەبن هەر لەو ڕۆژەی توش دەبن طبعاً یەک لە مشکلەکانی سەرەتان جەنابشتان دەزانن بدایت خۆی بەدەر ناخە شاراوەیە تا خۆی بەدەر دەخا وەکو دەڵێ تەتەوڕی کردێ ئێستا ماڵەکە زانیان ئەوە سەرەتانێتی نەخۆشەکە خەریکە ئەویش زانیتیان نەیزانێت هەندێک زار زانیتی هەندێک زار نەیزانێ خەریکە ئینهیارەکە دەوروبەرەکەی خەریکە ئینهیارەکە طبعاً پارەیەکی زۆریان سەرف کردیا خۆشبەختە ئەگەر پارەیەکی باشە بی ئەگەر لەو خەڵکانەش بی کە 180 کۆمەڵگای کوردەواری یعنی مام ناوەندیا لە خواردن مام ناوەندە ئێستا دێتە لای جەنابەت دکتۆر بەچەندی بۆمان دەکەی و بۆمان دەکەی لە خستەخانەی حکوومەتیش ئەو بارەی هۆڵەکانی عملیات نییە تاوەکو بتوانی بە ئاسانی لێرۆی بکەین ناچاری بی بێ خستەخانەیەکی پرایڤێت خستەخانەیەکی پرایڤێتیش ئاوا مەسەرەن مەصروفی لەسەر و ستافی لەسەر و شتی لەسەر ئەوش بارەی دەوێت ئەو حاڵەتانە چۆنە ئوستاز یعنی لە لێکەوتەکانی کانسەر لە ڕووی دەرونی ئابووری کۆمەڵایەتی چۆنە لە کۆمەلگای ئێمە بەڵێ دەستخۆش وەڵی تاکید باش نییە و خراپەوە زۆرمەی ئەو نەخۆشانە فعڵێن کە دێن ئەو نەخۆشیانە هەیە جگەلەوەی کەوا ئەو بارەگرانیان لەسەرەت نەخۆشیێکیانەیە تووشی شێرپەنجە بۆ لەوانەیە زیاتر نیوەی بارگرانەکە لە فکر لەوە دەکەنەوە ئەمە ئەو عملیات تو بڵێ مادەم شێرپەنجە لەوانەیە سەر پارێکی زۆری تێ بچێت فکر لەوە دەکەنەوە چۆن بیکەن و لە خەڵک لەوانێت تەجاعیم کە بچێتە دەرەوە و ئەوش پارێکی نییە و فکر لەوە دەکاتەوە چ خەستەخانەی بیکات و ئەو خەستەخانە دەوێت چەند
جەن مەسرۆف دەوێت تاکید بە ئەو شتانە هەموو تەسیری هەیە و ئێستا ئێمە لە بەرنامەماندا هەیە ئیشاڵ نەخۆشخانی مهرەبانی تیمێک دروست بکەین و تیمێکی فراوان بی بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە تیمێکی جراحی بی و تیمێکی ئۆنکۆلۆجیست و رادیۆلۆژی و نیوتریشن و لاب و دەرونی هەمووی لە تێ بەشدار بی و بتوانین ئەو تیمێکی ڕۆتین نەبی و تیمێک بی علمی بی بتوانی خزمەتی و نەخۆشە بکە و بە کەمترین تێچوو چارەسەری بکات ئیتر لەسەر حسابی ئەوە لەسەر حسابی با لەسەر حسابی خستەخانە نەبی با لەسەر حسابی ماندووبوونی پزیشکەکە بی ئەو علما خوا پێداوین و ئێمەش دەتوانین سەدەقە بە علمەکەمان و ئیشەکەمان بکەین و ئینشاءڵڵا دەتوانین خزمەتێکی باش بە ئەو کەسانە بکەین کە بە تایبەتی هەژار و فەقیرن و ئەو ئیمکانیەتیان نییە و ئینشاءڵڵا مژدەی خۆشیان پێ دەدەین کە ئەمە لە خزمەتیاندا دەبین ئینشاءڵڵا درێغیان لێ ناکەین. زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ ئەوەی کە من بەرەنجامی ئەو دەردەشێ لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان کۆنکلۆژنم کرد و ئیستنباتم کرد ئەوەیە کە لە ستێجەکانی نەخۆش کاکە دکتۆر سەرکەوت باسی کرد دوو فەرق هەیە فەرقی ئەوەی کە گرید یعنی دەرەجە لەگەڵ فەرقی لە هەنگاوەکانی یەکەمە یا دووەمە یا سێمە یا چارەمە ئەو دوو فەرقە جیاوازە هەیە و هەروەها لە جۆرەکانی بەرگری لەش کە کاکە دکتۆر باسی کرد بەرگری لەش کاریگەری یەکجار گەورەی هەیە ئەوشتان لە بیر نەچی بەرگری لەش تەنها لە شێرپەنجە کاریگەری نییە لە هەموو سیستەمی جسم کاریگەری مەسەرم کۆرۆنەتان بینی کە بەرگری لەش تاکە جوندیەکی مەجهولی ناو جسمە کە خوای گەورە لە ناو لەش دروستی کردی بۆی ڕەدی بداتەوە و هەروە کاکە دکتۆرم دادیش باسی تومەر مارکەرەکانی کرد ئەو فەحسە مختبەریانە تومەر مارکەر ئەو فەحسە مختبەریانەیە کە ئەنجام دەدرێن بۆ ئەوانەی کە شیچیان لێ دەکرێت کابرا بۆ خۆی گرنگی بە تەندروستی خۆی دەدا شک نییە گرنگی بە تەندروستی خۆی دەدا پێشوەختە دەچێت لە تاقیەکان ئایا بزانێ مادەیە کە علاقەی بە سەرەتان و شێرپەنجەکانەوە هەبێ لە جسم سەرهەڵەدا یا سەرهەڵ نادا دواتر کاکە دکتۆر کاوە باسی دەرهاوێشتەکان و ئەو دەرهاوێشتە ئابووری و دارایی و ئابووری و داراییەکە دارایی و دەرونی و کۆمەڵایەتی کرد کە لە نەخۆشەکان دەکەوێتەوە خۆشبەختانە ئەو پرۆژەی کە ئێوە دانیشتونە لێرە ئەو پەنێڵەمان ئەنجامدا پرۆژەیەکی ئیسtisماریە پرۆژەی ئیسtisماری بەمانای پرۆژەیەکی بازرگانیە بەڵام لەگەڵ پرۆژە بازرگانیەکەی بەشێکی تێدا کراوەتەوە پرۆژەیەکی خێری یا مرۆڤ دۆستی چی ناولێدنێن فەرق ناکە گرنگ ئەوەیە خزمەت بە مرۆڤاتی دەکا کە تا ئێستا نزیکەی 27% ئەوەی کە دەیبینن بە کاملی کە هێشتاش ماوە خەرج نەکراوە لێی 27% پارە پشک هی خەڵکە هی خەڵکێکی فەقیرە نەکێ هەمووی هی خەڵکە بەس هی خەڵکێکی فەقیرە کە پارەی نییە آخر کابرا پارەی نییە چۆن دەبێتە خاوەنی ئەو شتە خەڵکانێکی خوا پێدا و خەڵکانێکی دەوڵەماند لە جیاتی ئەوانە هاتوونە پارەیان داوە و تویانە ئەو پارە بۆ فەقیرانی مستەقبل کە بەیانی کەسێک تااقەتی نییە پێی ناکرێت لێرە خزمەت بگرێت جگەلەوە بەنیازین سیستەمێکی تەندروستی زۆر تۆکمە و گەورە لەو خەستەخانە جێبەجێ بکرێت ئینشاءڵڵا بە هیمەتی هەموو ئەو دکتۆرە بەڕێزانە و دکتۆرەکانیش نیازیان نییە خوا نەخواسە هەرچەندە دکتۆر تەماح ناگیری بەڕاستی مەسەلەن دکتۆر کاتێک کە ئەوەی کە بینینیە و ئەوانەیە ڕاستە هەندێک جار لە چاو مەعیشەتی تاکێک زۆرە هەندێک جار بەڵام ئەوەی کە بە ئۆڤەر ئۆڵەکەیتی بە منزوری ئێمە بەلای کەمی هەرچەندە دەڵێن ئێوەش دکتۆرن قەی ناکە زۆر نییە بەڵام ئەوانیش بەو شێوازە نابن شێوازێکی نوێ سیستەمێکی نوێ کە هەموو خەڵک بەگشتی لە خەستەخانەی میهرەبانی بە سیستەمێکی جوانی تەندروستی و بە پارەیەکی کەمتر لە خەڵکی دیکە ئینشاءالله تعالی واتەمەنا دەکەین جگەلەوە خەڵکانێکی فەقیریش بە نسبە یا بە خۆڕادێن لێرە چارەسەر وەردەگرن ئێمە هەمومان پاڵپشتی ئەو زۆرە پرۆژانە بین و بە قسە یا بە کردار یا بە هەر شێوازێکی دیکە کە دەتوانین پاڵپشتی بکەین بە دڵنیایی کۆمەڵک لێرە ستافمان لەگەڵا لێرە دەوری خۆیان دەبن ئینشاءالله کۆمەڵک خەڵکی دیکە بە ئەنواعشت ئێمە لەو مستەشفایە خەڵک دەستی کاریش بەڕاستی مەسەرەن هەر لە کارپێکەری مۆلیدا تاوەکو ئەوانەی لە سەرجادە مەسەرەن چاودێری دەکەن تاوەکو هەموو ستافە دکتۆرە بەڕێزەکان و نێرسە بەڕێزەکان و هەموو ئەوان دیکە لێرە کار دەکەن دەرفەتێکی گەورەی کاریشە پشت بەخوای گەورە سەرکەوتوو دەبی بەڕێزان لێرە یەک حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم دان لە دەخینەوە کە جێگای خۆیتی ئەو حەدیسە لێرە ئیشارەتی پێ بدەم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموویە من أصبح منكم آمنا في سربه معافى في جسده
عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها واتا هر كسك كآمن بولا أو يخبدرن سربه يعني لا دروني لمالو مندالي لمالي لولاتي بيدا قلت أمني قومي يا أمني كمالاتي يا أمني سياسي أو يك دو آمنا في جسده يا عافيا في جسده واتا بدور بلا بلا لا در لنا خوشي وقوتي أو رجشي هبي يعني ناني بياني ونورو إوارشي هبي دسي كوتبي كأنما دنيا هموئي أوا وراسي چونك بو بريارني اما قرارني بقي نسبيني حد سندا بلانشمان لبوي هي اما ان شاء الله تعالى لنخوش خاني مهرباني طبعا شيء حسب حديث پیغمبر صلى الله عليه وسلم داك اويك امانتي نيه اويك ترسولرزي هي ذا ترسولرز لخوي لمالي لمندالي لولاتي لهر شوينك واويك بياني كلخو هالدستي لجير ازار ولتاو ازاري جستي لخو هالدستي واويش اخوانا خواسته كده بيني ناني نورو نبي خواده بروا ايشك بك مرزني ايشك شدز بكوي اما لبروجي ميرباني بشكو عسى ولا على خوي غير او خير ما بك بتوانين كمك لو ازارنا كم بكينا وهي ودارين تواني بيتمان خدمتك جيسكا اوروكا للروي اقدر كردنو للروي هشار كردنو كومالغا لبواري كانسر لبواري سرطان پیکش بکەین و سوپاسی خۆراگەری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم و سوپاسی ماندووبوونی دکتۆرە بەڕێزەکان دەکەم و سوپاس بۆ دەستگا ڕاگەاندنەکان کە ماندووبوونە لەگەڵمان و لێرە حاضر بوونە سوپاسی ماندووبوونیان دەکەین و سوپاسی ستافی ئامادەکاری ئەو پانێڵا دەکەین بە هەموو ئەوانەی کە کاریان لێ کردیە هیوادارین لە نزیکترین دەرفەت ئینشاءالله تعالی بەیەکەوە شتی نەوعیتر و جوانتر و پێشکەوتووتر و بە پڕکردنەوەی کەم و کوڕەکان پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین جارێکی دیکە سوپاسی هەموو لایەک دەکەین و بە خێراتنێکی هەموو لایەک دەکەین. والسلام عليكم ورحمة الله دەستی هەموو لایەک خۆش بێت. سپاستان دەکەین دکتۆر جان، زۆر سپاس.